ڕۆژی جیهانی چیایە لەسەر ئاستی جیهانە لە ساڵی 2002 نەتەوە یەکگرتەکان بڕیارێکی یاوە کە هەموو ڕۆژێکی 11 بکرێ بە ڕۆژی جیهانی چیا. ئێمەش ئەمە یەکەم جارە لە عێراق و لە هەرێمی کوردستانە کە ئەم ڕۆژەمان یاد کردوێتەوە. ئەم ڕۆژە بۆ ئێمە گرنگیەکی تایبەتی هەیە چونکە ناوچە چیاییەکان لە 100% دەکەونە هەرێمی کوردستانەوە، لەبەرەوە یادکردنەوە و بەستنی کۆڕ و سیمینار و خستنە ڕووی لایەنە گرنگەکانی چی لە ڕووی ئابووری، چی لە ڕووی سەربازی، چی لە ڕووی کۆمەڵایەتی ناوچەی چیاکان بۆ هەرێمی کوردستان ڕەهەندی تایبەتی خۆی هەیە. ڕۆژی چیای جیهانیدا کە دەکاتی 11 دیسەمبەر یادی ئەم ڕۆژە بکەینەوانەیە بە کۆمەڵە سیمینارات کە کۆمەڵە سیمیناری زانستی پێشەشەکەی لە هەموو بوارەکانە لە بواری سیاسی و ئابووری و دانیشتوان و هەموو بوارەکانی تر. خۆمان نەزانین کە چیا لە ژیانی کوردای ڕۆڵێکی گرنگی بینیوە. دەتوانین بڵێن زۆربەی ناوچەکانی کە کوردنشینن دانیشتوانی کوردستان تیا دانیشتووە هەمووی ناوچی چیایین و بە درێژایی مێژوو چیاکان ڕۆڵێکی گرنگیان هەبووە لە پاراستنی میلەتی کورد.